عملياتی تەجمیلم کردووە ئەوە 6 ساڵە کردوومە بەزلوتم زۆر ئەگیرێ هەناسەم تەواو نەماوە ئێستا زۆر ناڕەحەتم چی بکەم چەند هۆکارێکی زۆری هەیە ئەمە حاڵەت طبعاً دەبێت نەخۆشەکە ببینرێ ئایا ئەمە کۆڵەکەی لوتەکەی بە جوانی ڕێک نەکراوەتەوە یاخود ڕەفەکانی لوتی کە لە ناو لوتی مرۆڤ ئاستێت ڕەفەمانەیە ئەوەی خواردوان گەورەترینیانە زۆر جار لە دوای نەشتەرگەری وتابەتی ئەوانی کە هەستیاریان هەیە زۆرە ئاوسێ ئەمەش دووبارە چارەسەری تایبەتی خۆی هەیە یاخود زۆر جار ئەو نەخۆشانە لەم مەنتیقەی پێشی لوتیان زۆر تەسک ئەکەنەوە تایبەتی لە ئافرەتانە بۆی کە بڵێ لوتی زۆر باریک بووتەوە ئەما بێتە هۆکار بۆ گرتنی ئەم بەشەی کە زۆر هەستیارە بۆ هەناسەدان هەر بەشێکی لەم بەشانە چارەسەری تایبەتی هەیە لەبەرەوە بۆن ئایا ئەم نەخۆشە کۆڵەکەی لوتەکەی بە تەواوەتی ڕێک نەکراوەتەوە کێشەی کۆڵەکەی لوتی ماوە یاخود هەستیاری لوتی هەیە بۆ پێش نەشتەرگەرێکەوەی سەبەوەی نەشتەرگەرێکەوە ناولوتی تەسکتر بۆتەوە ئەو گشتانی ئاوسانی زیاترەوە دەبێتە هۆکار بۆ جیرانەکەی یاخود بەهۆی نەشتەرگەری جوانکاری لوتەکەەوە ئەم پێشی لوتی زۆر تەسک بۆتەوە ئەو بۆتە هۆکار بۆ گرتنی هەناسەی لوتی سمارت وەرچەرخانە